مشتومڕەکانی پارتی وەکێتی لە ئاسەر جێبەجێنەکردنی ڕێککەوتنەکانی نێوانیان بەردەوامە و بزوتنەوەی گۆڕانیش بڕیاری داوە لەم کێشەیەدا بە بێلایەن بمێنێتەوە. لە ماوەی کەمتر لە هەفتەیەکدا 4 کۆنگرێ ڕۆژنامەوانی یەکێتی و پارتی و حکوومەتی هەرێم لەسەر شێوازی حکومڕانی و پشکێنەی حیزبەکان و بەرژەوەندەکانیان بەڕێوە چوو. پارتی گومانی لاوەروژاندنیان بابەتە لەم کاتەدا هەیە کە عێراق بە دۆخێکی ئاڵۆزدا تێدەپەڕێت. ئەندامێکی سەرکردایەتی کێتیش بۆ پەیام دەڵێت هەڵوێستەکانیان گومان هەڵناگرێت و دەستگیرکردنی بە لێشاوی کادرەکانیان و نەهاتنە پێشی پارتی بۆ کۆبوونەوەی دووقۆڵی و سێقۆڵی ناچاری کردوون کە لە ڕاگەیاندنەکانەوە و بۆ ڕای گشتی قسە بکەن. بەشی زۆری ئەو ڕێکەوتنە لەگەڵ یان هیچمان نەوروژاندەوە. ئێمە تێڕوانینە خۆمان دەربارەی سەبارەت بە هەندێک کەم و کوڕی سەبارەت بە هەندێک مەسەلە بە شێوەی ڕخنە باسمان کردووە. یعنی ئەمە بۆ نمونە نزیکەی 2 مانگە ئەمانوێت کۆبوونەوەی دووقۆڵی بکرێت و کۆبوونەوەی سێقۆڵی بکرێت بۆ یەکلاکردنەوەی پۆستەکان هەر دوایان خستەوە بە بیانووی جیاواز. ئەوەی شاڵاوی کادرەکان هیچ پێویستی پێ نەئەکرد. مەسەلەی هەندێک ڕێککەوتنیشمان هەیە سەرزارە چییە سەبارەت بە وەرگرتنی هەندێک وەزارەت ئەمەش هەر لی پەشیمان بوونەتەوە. کاتی خۆشی وتیان ئەمە بەڵێنە و ئەبێت جێبەجێکەین بەڵام بانەچێتە سەر کاغەز لەبەر بارودۆخی ناوپارتی. خۆش ئەمە قسەی خۆیانە. ئێستاکە هاتوۆتە سەر جێبەجێکردن پێوەی پامەند نین. یان ئەمە گومان دروست دەکات لای ئێمە نەک ئەمان گومان لە ئێمە دروست بکات چونکە ئێمە تێڕوانینی خۆمان سەبارەت بە هەندێک مەسەلە دەربڕیوە و ڕەخنەشمان گرتووە سەبارەت بە هەندێک مەسەلە. وەڵامی ڕەخنەکان بن بۆ نمونە باس لەوە ئەکەن کە یەکێتی ڕەخنە ئەگرێت چونکە کادرەکانی دانەمەزراون لە بەڕێوەبەرەتیەکان لەو شوێنە. ئەمە لیستەکەمان خۆی ئامادەیە هەر خۆمان کاتێکی دیاریکراویشمان دیاری کردو بۆی تەسلیمیان کەین بەڵام مەسەلەی کادرەکانی بادینان و مەسەلەی شاڵاوەکە دەستی پێکرد ڕامان کرد. بەپێی زانیاریەکانی پەیام کە لە سەرچاوەیەکی تایبەتەوە دەستی کەوتووە بزوتنەوەی گۆڕان کە سێملایەنی سەرەکی پێکێنەری حکوومەتە بڕیاری داوە لە کێشە و گرفت و ململانەکانی یەکێتی و پارتی بێلایەن بێت و لایەنگری هیچ لایەکیان نەکات. ئەم بڕیاری بزوتنەوەی گۆڕان لە کاتێکدایە کە ئەوانیش لەگەڵ بەشێکی ڕەخنە و نیگەرانەکان یەکێتی هاوڕان بەتایبەت لە بابەتی دانانی یاریدەدەرەکان بۆ پێی ڕێباز حەملان کە پێشتر لەسەر پشکی بزوتنەوەی گۆڕان وەزیری دارایی بوو لە ئێستادا کەوازی لە گۆڕان هێناوە بووە بە پارتی کراوەتە یاریدەدەری سەرۆکوەزیران بۆ کاروباری دارایی کە وەزیری دارایی کابینەی نۆیەم لە بزوتنەوەی گۆڕانە. گلەی و ڕەخنە و نیگەرانی قوڵەکان یەکێتی لە کاتێکدایە کە لە سەروبەندی گفتوگۆکانی پێکێنانی حکوومەت چەند لایەنێک ئامۆژگاری سەرکردایەتی یەکێتیان کرد کە بڕوا بە بەڵێنەکانی پارتی نەکەن و لەسەر داواکاریەکانیان بۆ وەرگرتنی پارێزگاری کەرکووک و هاوبەشی ڕاستەقینە سوور بن. بەڵام یەکێتی دوجار بە چەند بەڵێن و ڕێکەوتنێک کاندیدەکانی بۆ حکوومەت دیاری کردو دوای نزیکەی 70 ڕۆژ لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان سەرۆک و جێگر و وەزیرەکانی کابینەی نۆیەم سوێندی یاساییان خوارد و دەست بەکار بوون. تا ئێستا یەکێتی هەڵوێست و کاردانەوەکانی تەنها لە چوارچەوەی کۆنگرەی ڕۆژنامەوانی و دەربڕینی نیگەرانیە کە ئەمە بۆ ڕازیکردین لە یانگرانیان بەس نییە و وەک خۆیان باسی دەکەن ئومێدەوارن پارتی لەم زەنگی ئاگادارکردنەوە تێبگات و ناچار نەبن هەنگاوی دیکە هەڵبگرن. بەڵام بە بڕۆی چاودێران هەر کات ناکۆکیەکان قوڵ بێتەوە بەرژەوەندیە زەبەلاحە ئابوووریەکان دوو جەم سەرە زەرد و سەوزەکە کۆ دەکاتەوە و هەموو شتێک لەبیر دەبەنەوە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.